بەڵێ سڵاوتان لێبێتن دیارە کاتژمێردە و نیوی سەر لە بەیانی ئەمڕۆ لە گەروی سنگە لە سنووری قەزای سیدەکان تێنتێک بە ئۆتۆمبیل یەکێک لە هاوڵاتیان تەقیوەتەوە. دیارە ئۆتۆمبیلەکە لە جۆری نیسان بووە و ئەم هاوڵاتیانە ڕویان کردوتە گەروی سنگا بۆ هێنانی جیابەهاریەکان، بەڵام دیارە لەسەر ڕێگاکەیاندا تێنچێک هەبووە بە ئۆتۆمبیلەکان ئەتەقێتەوە بەو هۆیەوە سێ لە هاوڵاتیەکان بریندار ئەبن کە دوو ئافرەت و پیاوێکن. دیارە دوای ئەوەی کە بریندار بوون بۆ نەخۆشخانە ڕەوانەی نەخۆشخانەی ئاشتی کراون لە بەشی فریاکەوتن ئێستا لەوێ خەوێنراون و چارەسەریان بۆ ئەکرێتن. ئێمە هەوڵماندا بچینە ژوورەوە کە لەگەڵیان قسە بکەین، بەڵام بەداخەوە لەلایەن پاسەوانانی پرزگەی نەخۆشخانەی ئاشتیەوە بە بیانووی ئەوەی کە لە سەری خۆیانەوە ڕێگان پێ نەدراوە ڕێگان بە ئێمە نەدا بچینە ژوورەوە ڕووماڵی بابەتەکە بکەین. دیارە هاوڵاتیان بۆ هێنانی جیابەهاریەکان ڕوئەکە ناو ناوچە کوێستانیەکان، بەڵام بەداخەوە دەڤەری برادۆز بەگشتی مەترسی لەسەر هاوڵاتیان هەیە بەهۆی ئەو بارودۆخەنە ئارامەی کە ماوەی چەندین ساڵە لە دەڤەری برادۆز بەردەوامی هەیە بەهۆی لەشکر کێشی سوپای تورکیا لە ناوچەکەەوە هەروەها بوونی چەکدارانی پەکەش لە ناوچانە بە بەردەوامی دیارە گرژی و ئاڵۆزی لەو ناوچەیە هەیە. بوونی مین و تەقەمەنیش لە ناوچەکە مەترسیەکی ترە بۆ سەر ژیانی هاوڵاتیان کە ئەمەوە ئەکاتن قوربانی لێ بکەوێتەوە ئەمڕۆژ بەهۆی پیاتەقینەوەی تێنتیەوە کە وای کرد سێ لە هاوڵاتیەکان بریندار بن. ئێمە ویستمان پەیوەندی بە بەرپرسی بە بەرپرسانی قەزای سیدەکانەوە بکەین، بەڵام دیارە دوای چەندین تەلەفۆن لەگەڵ قایمقامی قەزاکە وەڵامی ئێمەی نەدایەوە. بەڵێ ئەمە تەواوی زانیاریەکان بوون لەسەر ڕووداوی تەقینەوەی تێنتی بە ئۆتۆمبیلێک لە گەروی سنگە لە دەڤەری برادۆست.